خەتەنەکردنی مێینە دیاردەیەکە لە زۆر زمانی زۆر کۆنەوە هەیە. گەر تۆ زۆر بگەڕێیتەوە مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ کاتی فرعونیەکان کراوە بە مەبەستی خەساندن، ئەویش خەساندنی خانمەکان کاتێکە پیاوەکانیان ئەڕۆیشتن بۆ جەنگ. ئەمە تەمان پەرەی سەنووە بۆ وڵاتە عەرەبیەکانی کە و بێگومان بەداخەوە عێراقیش لێی بێبەش نییە. ئەم دیاردەیەکی زۆر کۆنەوەکو وتم، بەڵام بە بەراورد لە بەباردۆخی ئێستا دواترە چمەسەری ئێستا شتەکان زۆر فەرقی کردووە. ناتوانێمە بڵین هیچ گۆڕانکاریەک ڕووی نەیاوە لە ڕاستیە. لە ناو عێراقیشە ئەگەر بڵین ئەوە بەپێی سەرچاوەکانی خۆمان و چەند ساڵەوادی ئیشی لەسەرەکە لە 2004ەوە بە شێوەیەکی فەرمی لە منتیقەکانی عێراق زۆر بەکەمی دەستەبەر کراوە و بەپێی پێویست ئیشێکی وای لەسەر نەکراوە تاکو بزانین ڕێژەکەی بە دەقیقی چەنە. بەڵام لە ساڵانی دواترە UNFPA چەندێک بڵێن ڕاپرسیان کرد. ڕاپرسیەکەش جێی پرسیاری زۆری لەسەر بوو ڕاستی. پرسیارە ئەو ڕاپرسیانە هەمووی کران ڕێژەیەکی زۆر کەم دەرچوو بوو لە منتیقە عەرەبەکانە بڵین لەو مەناتیقانەیە، بەڵام لە کوردستانیشە بارودۆخەکە هەم جیاواز بوو چونکە لە هەردوو لا هەیە، بەڵام ڕێژەکان فەرقی هەیە و شێوازی کارکردنەکە بێگومان لە هەردوو لا لە کوردستانە و لە عێراقە فەرقیان هەیە. ئەگەر بێمە سەر کوردستان، ئێمە وادی زۆر بە شێوەیەکی تەرکیزێکی زۆر باشی کردوتە سەر کوردستان و کوتم لە 2004ەوە یەکەم جار لە کوردستانە دەستیان پێکرد ئیشکردن لەسەر ئەم بابەتە. ئەویش باخچەیەک لە منتیقەی بازیان کە زانیبیان تیمەکان لە باخچەیەکە بۆ پرۆژێکی تر ئەوان لەوێ ببوون، لەو باخچەیە زانرا بوو کە ژمارەیەکی زۆر مناڵی کچ بەیەکەوە غائبن، تا ئەوانیش پرسیاریان کرد بوو هۆکارەکەی چیە، دواتر زانیبیان ئەم بارودۆخە هەیە. پێشتریش لە گەرمیان تیمی تەندروستیمان هەبوو، لەوانەشە لە ژنەکان باسییان ئەکرد کە کێشەی جنسیان هەیە، کێشەی ساردبوونەوەیان هەیە کە دواتر زیاتر ینی قسەمان لەسەری کرد، زانیمان هۆکارەکەی ئەم دیاردەیە ئەم شتەیەکە ڕوئایەت. وەکو یەکەم خطوە وادی خۆی کە خطوەی نابێت، دەستمان کرد بە ڕاپرسیەک لە کوردستانە لە 2004. ئەو ڕاپرسیە تقریبان لە 172 ئەگرتەوە لەو منتیقەیە لە گەرمیان و لە مەناتیقەکانی تری کوردستانیش لە 172 ڕێیتەکەی ئێمە بوو کە ئەعلانمان کرد. دواتر بە ئێمەیانوت کە ئەم ڕێیتە ڕاست نییە یا لە ئشکالی تایە بوو پێویستە ڕاپرسیەکی باشتر بکرێت. ئەو کاتە وەزارەتی تەندروستی لای خۆیانەوە ڕاپرسیەکیان کرد، ڕاپرسیەکە لای ئەوانەوە لە 142 دەرچوو. تر ئەمە ئامارە فەرمیەکە بوو کە هەمومان ئیشمان پێکرد. ئەمە چەند منتیقەیەکمان دیاری کردبوو، یەکێ لەوانە گەرمیان و بالیسان و زۆر منتیقا لە کەرکووک و هەنێ زۆر شوێنمان دیاری کردبوو کە ئیشی لەسەرکەین، ینی چەند شوێنێکمان هەڵبژاردبوو، لەو شوێنانەی ئێمە لێمان هەڵبژاردبوو لە 172 بوو. ینی ئێمە گوندی تیا بوو لە 100 ڕێژەی FGM لە 100 بوو لە گوندەکانە وا تایبەتی لە منتیقەی گەرمیان. لەبەرەوە کارێکی زۆری ویست، ئەوە بەنسبەت ئێمەوە کارێکی زۆر سەخت بوو لەو کاتەیە، لەو چ بەڕاستی تێگەیشتن لەسەر ئەم بابەتانە زۆر ئەوەیە، زۆر زەحمەتە، زۆر کەمە. ئێمە چەند نمونەیەکمان هەڵبژاردبوو، بەڵام ڕاپرسیەکەی حکوومەت کە کردی تەمان ئەوان ڕیسۆرسی زیاتریان لە بەردەزم و ناوچەی زیاتریان هەبوو کە ڤەریان کرد. لەبەرەوە ڕقەمی ئۆفیشیاڵیان ڕقەمی ڕسمیەکە لە 142 بوو ئەو کاتەکە ئیشمان لەسەر کرد. ئەخیر ئامار کە ئێمە ئاگاداری بوو بێتین لە 2018 تەوان ئێمە باسی ئەم فەرقە لەم بەینەیە وادی بەردەوام ئیشی کردووە لەسەر ئەم بابەتە کە لە سیمیناریان بڵاو کردەوە ئیشیان لەسەر کرد لە 2011 کارێکی زۆریان کرد هەتاکو بەشی یاسای تونتیژی خەزانی بەشێکی تیابێکە لەسەر FGM لەسەر خەتەنەکردنی مێینە بێت قەدەغەی بکات بەپێی یاسا و بە خۆشحاڵیەوە لە دوای هەوڵێکی زۆر لەگەڵ هەموو ڕێکخراوەکان یارمەتیان ناین کە ئەم بابەتە
بەپێی یاسا ئەوە بکرێت. تاوان ئێمە بۆم یاسایە حملەیەکمان دەست پێ کرد کە ئەم بەشە بڕاتە ناو یاساکەوە، ئەویش 14,000 ئیمزامان کۆ کردەوە لەلایەن خەڵکەوە، لەلایەن کەسانی پرۆفێشنەڵەوە، دکتۆر، محامی، خەڵکی ئاسایی لەسەر ئەم بابەتە کە بچێتە ناو پەرلەمانەوە و ئیشی لەسەر بکرێ و بەپێی یاسا قەدەغا بکرێ و بە خۆشحاڵیەوە لە 2011 قانونەکە دەرچوو بەشێکە لە یاسای تونتیژی خەزانی 2011 حکوومەت هەر خۆیان ئامارێکی تریان بڵاو کردەوە کە سلێمانی بڵێ سنتەری سلێمانی ڕانیە و گەرمیانیش بەیەکەوە 3.11 بوو لە 100 تا 3.11. ئەوە ئەخیر ئاماری ڕسمیە کە ئێمە ئاگاداری بین کە لەلایەن حکوومەت خۆیەوە کرابێت. بەنسبەت خۆشمانەوە حاڵەتەکان بە خۆشحاڵیەوە کەم بۆتەوە، بەڵام بەداخەوە ئێمە لەبەرەوەی فەندی ئەوتۆمان نییە لە ناو سنتەری سلێمانی ئیش ناکەین، لە مەجبورین ئەو شوێنانە هەڵبژێرین کە ئاگادارین کە هێشتا تایە ماوە یاخود خەڵق هێشتا قەناعەتی پێ هەیە، لەوانەیە نەیکا لە ترس، بەڵام لە ترسی یاساکە نایکا، بەڵام ئەگەر فرسەتی بۆ بڕەخسێ ئەیکات یاخو مامانێ بدۆزێتەوە ئەیکات. ئەمانی بەشێ لە کارەکانی وادی کردنەوەی خول بوو تاوان بە هاوکاری وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیش کردنەوەی خول بوو بۆ ئەو مامانانەی کە ئیجازەیان هەیە بە ڕەسمی لە لای ئەوان تۆمار کراوە لەسەر نەکردنی خەتەنەکردنی مەینە ئاگادار بن. تەنانەت ئێمە نامەی واژۆکراومان هەیە کە ئەوان ئەم فڵان مامان ئاگادارە کە بەپێی یاسا ئەم قانونە ئەمە یاسایە هەیە، ئەمە زەرەر و زیانەکانێتی نابێ بکرێت. لە حاڵەتێک ئازاندراکرا تەوان ئیجازەکەی لێ سەندرێتەوە بێجگە لە ڕێکارە یاسایەکانی تر. یعنی ئەمانە هەمووی کە فۆکەسەکان کە ئەکرایانی سلێمانیش بێگومان بەشدار بووتیایە، بەڵام بکوتم بەهۆی فەندۆمێ لە ئێستا لە حالیان لە سلێمانیا ئیش ناکەین، بەڵام لە ڕانیا ئیشەکەین، لە هەولێر ئیشەکەین. گەرمیان ئێمە چەند ساڵ بەردەوام ئیشمانتیا کردووە، ئێستش ئیشی لەسەرەکەین، بەڵام لە 2020 ئیعلانی گەرمیانمان کرد وەکو خاڵی لە خەتەنە، چونکە لە 2019 و لە 2020 هیچ حاڵەتێکی خەتەنە تۆمار نەکرابوو لە لای ئێمە و تەوان کەمە ئیعلانەکەین شوێنێک کە خاڵیە لە خەتەنەکردنی مێینەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ ئەو مەنتیقەیە بە تایبەت گەرمیان کە بەڕاستی دەرەجەیەکی زۆری تیا بوو و خەڵک زۆر قەناعەتی پێبوو. بەڵام ئێستا خانمانمان هەیە لە تەمەنی 50 ساڵەوە، لە تەمەنی 40 ساڵە ئەڵێ نابێ بکرێت، پێویست ناکا بیکە، هانی بووکەکانی نایەت، هانی کەسەکان نایەت، یعنی بۆ ئەوەی بیکات، چونکە عادەتەن بەپێی ڕاپرسیەکان و بەپێی ئەو ئیشانەی کە ئێمە کردومانە چەند ساڵە ئیشی مەیدانی ئەەکەین، ئەوەی کە زۆر هاندەرەکەیە یاخود وایان لێ ئەکات ئەو توانایە و ئەو قووەتەی کە هەیەی بەکاری بێنێ عادەتەن داپیرەکانە لە ناو کۆمەڵگەکەیە، بڵین وایان لێکا بە تەقالیدە کۆنەکانەوە پابەند بێ یاخود بە خەتەنەکردنی مێینەوە ئاوی دەستیان حرامە یاخود پاک نین، تو خۆ تەزانانی ئەو بابەتانە زۆر لەسەری باسەکرێ و عادەتەن بە تەمەنەکانن کە هەڵڵێن. نمە زۆر خۆشحاڵی خۆشبەختانە خەتەنەکردنی مێینە زۆر کەم بۆتەوە لە کوردستانە و هۆکارەکەشی ئەگەڕێنمەوە بۆ ئەوەی کە یاساکە بێگومان گەورەترین پاڵپشتە بۆ ئەوەی ئەم دیاردەیە کەم بێتەوە، چونکە خەڵک ئەترسێ لەو سزا و لەو جۆرە سزایانەی کە لە ناو یاساکە خۆیان دانراوە. بێگومان بەشێکی تریشی مەسەلەی هۆشیاریە، چونکە ئێمە ئەو کاتە بەشێکی زۆری حملەیەکی گەورەی ئەعلانیمان بۆ ئەکرد لە ڕێی تەلەڤیزیۆنەوە و تەلەڤیزیۆن و میدیا دەسەڵاتێکی زۆر گەورەیان هەیە. لەبەر ئەوە ئەمە خەڵکمان هەبوو لە لادەی زۆر دوورە دەست چەند ساڵێکیش دوای ئەو پرۆژەیەمان کە تەواو بوو ئەوە وەختی لە تەلەڤیزیۆن بینیومە کەوتیانە نابێ بکرێت، تەنها ئەوەنەی وەرگرتە بوو وەستا بوو. لەبەر ئەوە بۆ ئێمە زۆر گرنگ بوو، ئەمە بەردەوام حملەی هۆشیاریەکانمان هەتاک و ئێستش کە قسە لەگەڵ تۆیە ئەەکەم ئەم چالاکیانە بەردەوامن، لەبەرەوەی ئەو جۆرە گۆڕینی ئەقڵیەت و گۆڕینی قەناعەت بەم دیاردە ناشرینە کاتێکی زۆری ئەوێ بە ساڵ و 2 ساڵ چارەسەر ناکرێت. لەبەرەوە ئێمە بەردەوام کاری لەسەرەکەین، مەسەلەی هۆشیاری نەک تەنها بۆ خەتەنەکردنی مێینەسە و ڕێکخراوی وادی بە تایبەت ئیش لەسەر ئەم بابەتاکە، بەڵام لەگەڵیشا ئیش لەسەر بابەتەکانی تری یاساکەش ئەکات وەکو مەسەلەن زەواجی موبەکر و تونتیژی خێزانی و ئەم بابەتانەش هەمووی لەگەڵ بابەتی خەتەنەکردنی مێینەکەیە
بە خەڵکی ئەڵێن کە یاساکە ئەم بابەتانەی تایە و مافی خۆتانە و ئەم شتانە هەمووی ئاگادار چوو بەڕاستی خەڵک ئاگاداری مافی خۆی نییە. ئەمە کێشەیەک دوو خەڵک بڕوای بەوە نییە کە یاسا سەروەرە کە مافی خۆی ئەتوانێ وەری بگرێت، بەڵام یاسا لە کۆتاییە بۆ ئەو بەکانهێراوە کە بتوانێت بەکاری بێنێک ئاگادار بێت کە ئەمە مافەکانیەتی. لەبەرەوە ئێمە دایمەن کێشەمان هەیە لەسەر ئەو بابەتانە کە خەڵک هیچ لەبارەی یاسا و مافەکانی خۆیەوە نازانێت، یاسای مناڵ لەسەر مناڵ هیچ بەپێی پێویست لەسەر مافەکانی نازانێت، چکە لە کۆتاییە ئێمە مافی یاسایی مناڵێک پێشێل ئەەکەی کە تۆ خەتەنەیەکەیت، زۆربەی حاڵەتەکان خەتەنەکە لە مناڵی ڕوویاوە. حاڵەتی دەگمەنیشمان هەیە کە تەمەنی گەورە بووە، هەیە ئەسڵان زەواجیشی کردو خۆی کردووە، یاخود لە ژێر زەخت و لە ژێر ئەو قسە و تانە و تەشری خەڵک بڵین خۆی کردوێت. کاریگەریەکان زۆرن، کاریگەریەکان ئەتوانین بە دوو شێواز دابەشیکەین، کاریگەری یەکەمەکەی ڕاستەوخۆکەی کە تۆ کە مناڵی خەتەنە ئەەکەیت تووشی نەزیفە بێت، تووشی جاری وایە دەست و پەلەکان ئەشکێت، چونکە لە هەموو حاڵەتێکە خەڵک ئەیگرن دەست و قۆڵ و قاچی ئەگرن هەتاکو نەجوڵێت، جاری وایە بێجگە لە بڕینی کە ڕوئەیە، ینی بڕینێک لەو بەشە بڕینی زیاتر ڕوئەیە، جاری وایە مامانەکە هەر نایبینێت، لەبەرەوە یعنی مزاعفاتی زۆر گەورە ڕوئەیات، هەر لەگەڵ بڕینەکە ڕوئەیات خەنە بەپێی مانتیقەکان و بەپێی شوێنەکان جیاوازی هەیە لە دوای بڕینەکە چی ڕوئەیە، هەیە ئێخاتە ناو تەشتێکەوە کە ترش و سماق و ئەم شتانەی تێکراوە، هەیە خۆڵەمێشی لێ ئەیات ئیتر بۆ ئەوەی برینەکە بە حسابی خۆیان تعقیمە بێت، هەیە ئەسڵان بێتان خەتەنەکردنی مەینە زۆربەی کات بە گروپەکرێت، هەنێک کچن بەیەکەوە بە هەمان گوێزان خەتەناکرێت، یعنی ئەمانە هەمووی مزاعفاتی زۆر گەورەی لێ بێت و ئەمە مناڵ هەبووە مردووە، مناڵ هەبووە تووشی تەسەموم بووە، مناڵ هەبووە تووشی لایەنە دەرونیەکەی تووشی سەدمە بووە، هەیە لاڵ بووە لە ترسا، هەیە تووشی ترسانێکی زۆر بە تووشی میزە چۆرکێ بووە نەیتوانیوە، ینی ئەمانە ئەمەی حاڵەتی یەک ئەوەڵەکانە ئەنجات بۆ درێژخایەنەکەی سەدمەیەکی زۆر گەورە دروستەکە، تراومایەکی زۆر گەورە دروستەکە، چونکە ئەم مناڵە خیانەتی لێکرێت لە تەمەنێکی بچووکە لەلایەن خۆشەویستترین کەسیەوە کە دایکێتی هەڵیە خەڵەتێنێ ئەڕۆم جلت بۆ کڕمە ئەڕۆم نقڵ بۆ کڕم بووکت بۆ ئەکرم ئەڕۆین بۆ فلان شوێن بە درۆ ئەیبەن بۆ فلان شوێن، ئێمە خەڵکمان نەبووە ژن هەبوو بۆی گێڕاین تۆ ئەڵێ من بە هەموو لادێکە ڕاویان ناوم هەتا گرتیانم، یعنی لە ناوڕاستی لادەکەی یەکێگەی خەتەنەکراوم، چونکە خەڵکە بۆی خۆم شاردۆتەوە شەو ڕۆژێک لە ئەو شوێنەی حیوانەکانی لێڕا ئەگرن تا نەمدۆزنەوە ئەخیرەکەی دۆزیویانەتەوە، ینی حاڵەتی ئاوا زۆر بووە. ئەنجا حاڵەتی درێژخایەنەکەی مەسە تۆ ئەو سەدمە گەورەی کە تووشت ئەبێت لایەنی دەرونیەکەی یان نەخۆشی دەرونی زۆر گەورە دروست دەکات، ئێمە دواتر کە تۆ ئەگەیتە حاڵەتی باڵغ بوون لە سوڕی مانگانە لە ئیلتیهابات بەردەوام کێشەیەکی زۆر گەورەی هەیە، اینجا بەنسبەت زەواجکردنەوە لە کاتێکا زەواجەکەن ئەوە بێجگە لەو ترسەی کە جسمی ئەم کەسە شتێکی ئاوای بەسەر هاتووە لە ترسی جوودبوون و سەرجەیی و ئەمانە کێشەی گەورەیان بۆ دروستەوێت، چونکە زۆر ئازارێکی زۆریان هەیە، دوو مەسەلەن تەڕبوون نییە بۆ لەبەرەوەی تۆ ئەم ئەندامە بڕاوە ئەم ئەندامە ئازاری پێگەیشتووە بەبێ ئەوەی چارەسەرێکی بۆ بکرێ ئەسڵان، لەبەرەوە ئەمە تووشی ساردبوونەوەیە کات، اینجا لە لایەکی ترەوە نەبوونی تێنەگەیشتنی لەسەر تێنەگەیشتنێکی سێکسی نییە لە بینی ئەو دوو هاوسەرەیە، مەسەلەن ئەو تێناگە هاوسەرەکەی بۆ ڕەتفعلی هەیە بەرامبەری وازانێ ئەو غەڵەتی کردووە یاخود ئەو غەڵەتەکە لە لای ئەوە لای پیاوەکەوەیە لێک تێنەگەیشتنە بێ، بێگومان ئەمانە هەمووی دووچاری تونتیژی خێزانی کێشە مەشاکلی تری لێ ئەکەوێتەوە. ئێمە هەموو کات من چەند جار کچم بینیوە بەڕاستی کە خەتەنە کراوە، یعنی لە سیمینارەکان ئەمانە ینی هەمووی بەشێکی ترسی ئەوەی هەیە کە زەواجکە چی لێ بەسەریە، دەبرەوەی چارەسەرێکی ئەو تۆ نییە چیان لێ بەسەریەت ئەگەر ئەمە هەر حاڵیان ئاواهی بێت، ینی ئەمانە هەمووی خەمێکی گەورەیە ڕاستی، چونکە ئێمە هەمومانەزانین ئەم کۆمەڵگەیە داخراوە لە زۆر ڕووەوە و لە زۆر و بە تایبەتی مەسەلەی هۆشیاری و هۆشیاری لەسەر جسم، هۆشیاری لەسەر سێکس، هۆشیاری لەسەر
ئەم بابەتە کە تۆ شتێکت لێ بەسەر هاتۆ ئەبێویستە یارمەتی دەرونی وەرگریت تەنانەت لەلایەن دکتۆرەکانیشمانەوەین پێویستە پسپۆڕیەکی ئێمە چەند ساڵێکە بە دوای پسپۆڕێکی ئەوتۆیە ئەگەڕین کە لەسەر ئەم بابەتە بە تایبەتی ئیشکات زەحمەتە لە کوردستانە کەسی ئاوات دەستکەوێت کە شتی زەرور و گرنگە بە کۆمەڵگەکەمان خەڵک پێت ئەڵێ ڕاستە خەڵک پێت ئەڵێ ئایبەیە بە کەلتورەکە گونجاو نییە لە زانست و لە نەخۆشیە ئایبە نییە ئەمە کێشەیە ئەمە ئەم کەسە تونوتوژی بەرامبەرکراوە کێشەیەکی سەحی گەورەی هەیە مزعفاتی بۆ دروست دەکات بۆ بنبڕکردنی ئەم حاڵەتایە تاوان ئێمە بە خۆشحاڵیەوە پێتەڵێم ئێمە پێم وایە نزیکین لەوەی کە لە 5 ساڵ و 10 ساڵی داهاتووە ئەم شتە بە تەواوەتی بنبڕ بکرێت لە کوردستانە لەبەرەوەی ئەگەر یارمەتی پێویست هەبێت پشگیری پێویست هەبێت مەسەلەی تەوعیە وەکوتم هۆشیاری زۆر بابەتی گرنگە بە هۆشیاریەکی چڕ ئیشێکی زۆر زۆرەکرێت بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە تیڤیەوە بە تایبەتی لایەنی دەسەڵاتدار لایەنی حکوومەت ئەمانە هەمووی زۆر گرنگن کە دەست پێشخەر بن بۆ ئەوەی ئەم یاسایە بە پێی پێویست جێبەجێ بکرێت یعنی مەسەر ڕاستە یاساکەمان هەیە پاڵپشتمانە لە کۆمەڵ لە ناو فیلدا کە ئیشەکەین بە پێی یاسا ئەمە هەیە بەڵام لەوانەیە ئەگەر تا ئێستا یەک حاڵەتیش نەچۆتە ئەوەی کە محکەمە بکرێت لەوانەیە یەک دوو حاڵەت چوو بێتە لای پۆلیس بەڵام بە سڵحی عەشایری کۆتایی پێهاتوو نەگەیشتۆتە لای محکەمە بەڵام ئێمە ضرورە کە هۆشیاریەکی ئەوتۆ بدرێت بەردەوام ئێمە لەسەر یاساکە کارەکەین کە خەڵک بزانێ بە پێی یاسا ئەمە حاڵەتەکانە بێگومان هۆشیاری زیاتر لەلایەن دکتۆرەکانەوە یعنی مە زۆر جار خانمانمان هەیە پێیانەڵێن ینی لە لای دکتۆرەکان پرسیار ناکەن یاڵە ڕوومان نایە یاڵە زانیاری ئەوتۆیان نییە بەڕاستیمانە هەمووی ئیشتن کە ئێمە بتوانین ئیشی لەسەرکەین و پشگیری بکرێن